بنای خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بینەرانی ئەزیز لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی چارەخانە گەڕاینەوە لاتان ئەو پۆدکاستەی کە تێیدا زانستی پزیشکی لەگەڵ ئەزمموی پزیشکی دایەک دەگرنەوە بۆم هەفتەیە گفتوگۆ لەسەر نەخۆشیێکی زۆرباوی کۆمەڵگە دەکەین ئەویش ئازاری پشتە هۆکارەکانی ئەم نەخۆشیە گفتوگۆ دەکەین هاوکات چارەسەریەکانی دەخەینەڕوو بۆم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر زاهیر عومەرمان کردووە پسپۆڕی نەشتەرگەری مشک و بڕبڕەی پشت لەگەڵمان دەبێت بەخێر بن کاک دکتۆر زۆر سپاسان کردەوە زۆر سپاسان دەکەین بۆ دەرفەتان بۆ ڕەخساندین بۆەوەی تیشک بخەینە سەر ئازاری پشت و چارەسەریەکان و ئەو مەشاکلانی کە لە بۆ پشت دروست دەبێت. زۆر سپاس کاک دکتۆر سپاس بۆ ئێوەش کاک دکتۆر ئەم ئازاری پشتە بۆ ئەوە نەباوە لە ناو کۆمەڵگەیە ئازار احتیمال لەسەر ئەوەی دەکاتن شێوازی ژیانی ڕۆژانەمان کە خراپ بەکارهێنانی پشت لە کاتی دانیشتن وەرەوە لە کاتی هەڵگرتنی شتەکان و زۆربەی زۆری خەڵک کەم زانیاریانی هەیە لەسەر هەڵگرتنی شت و خراپ بەکارهێنانی و خراپ دانیشتن ئەمە دەبێتە هۆی ئازاری پشت. زۆر چاکە کاک دکتۆر ئەو مۆدێلانەتان هێناوە حەزەکەم باسی پێکاتەیەکی بڕبڕی پشت بکەین. پێکاتی بڕبڕی پشت عادەتەن پێکاتوە لە فەقەرەکان هەموو لە سەرێک کۆ دەبنەوە لە دیسکێک لە نێوانیان هەیە ئەو دیسکە و کۆمادەکی جەلاتینیە کە یارمەتی بڕبڕی پشت دەداتن کە لە جوولەی لۆ هەموو ئاراستەکان لۆ پشت و لۆ پێش و هەموو جوولەکان بەواستەی ئەو کڕکراگەیە ئەوە دەبیتن ینی جوولەکان یارمەتی جوولەی بڕبڕی پشت دەداتن و پێکاتی لە جسم پێدرن بەڵی و بەشی پشتەوەشی پێکاتی لە فاسی جوین دوو جمگەی لە دواوە دروست دەکات بۆ بەستانەوەی بڕبڕەکانی پشت لە سەریەک ئەوەیە و زۆربەی ئەو وەزنەی کە دەکەوتە سەر ئەو فەقەراتەی لە 1970 دەگەێت سەر بەڵیەکەی لە 20 دەگەێت سەر جمگەی پشتەوە کە پێدەنە فاسی جوین. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر ئازاری پشت پۆلێن بکەین لە ڕووی شوێنەوە بەگوێری ئەو بڕبڕانە چۆن پۆلێنیانەکەین؟ ئازاری پشت عادەتەن سێ جۆرە ئازاری خوارەوەی پشت ئازاری ناوەڕاستی ئازاری سەرەوەی کە پێی دەگوترێت بێ ئازاری بینی دەفەی شانەکان و خوارەوەی مل دەگرێتەوە عادەتەن ئەوەی کە زۆر باوە لە کۆمەلگەیمە ئازاری خوارەوەی پشتە ئەوەش گوتمان سەبەبەکانی لە ئەنجامی خراپ بەکارهێنانی پشت و کەم ڕاضەکردن و وەزنی زۆر و دانیشتنی بە بەردەوام لە ماوەی درێژ لەوە سەبەبانە توش دەبی ئازاری ناوەڕاستی پشت عادەتەن ئەوە کەمترە و ئازاری سەرەوەی پشتیش ئەوش ڕێژەیەکی کەمترە بەس بە ڕێژەی زیاتر ئازاری لە خوارەوەی پشت و دەوروبەری حەوز ئەوان ئازارەکانیان ینی نسبەتی زۆرمان هەیە. زۆر باشە ئەکرێ قەڵەوی یەکێک بێت لە هۆکارەکان باستان لە کۆمەڵە هۆکارێت کرد. بێگومان قەڵەوی تاسیراتێکی زۆری هەیە لەبەرەوەی کۆبنەوەی چەوری لە بەشی پێشەوەی فەقەرات دەبێت هۆی ڕادشتانی فەقەرات لە پێشەوە ئەو بایۆمیکانیکەی ئەو وەزنێک کە دەکەوتە سەر فەقەراتەکەی زیاد لە حەد ماسوولەکانی دەوروبەری فەقەرات و بڕبڕەکانی پشتماندی دەکات بۆیە ئەو ڕادشانە وا دەکا بایۆمیکانیکی تێکداتن ئەو وەزنە بە ناهاوسەنجی لەسەر بڕبڕەکانی پشت تەوزیعبیتن ئازاری پشتی لۆ دروست دەبی بێگومان چێشی زۆر و قەڵەوی کۆبنەوەی چەوری لە ورگ و ئەوانە زۆر تاسیراتی زۆری هەیە لەسەرەوەی کە ئازاری پشت دروست کات. باشە ئەیچی دەربارەی قەلەقی و سترێس ئایا ئەمانەیەکێکن لە هۆکارەکانی توشبوون بە ئازاری پشت توێژینەوەکان چی ئەڵەنیان نەخێر هۆکاری سەرەکی نین بەڵام لە ئەگەری هەبوونی ئازاری پشت خراپتری ئەەکەن. ئازاری پشت عادەتەن قەلەقی کە ئینسان قەلەق بوو دائیمەن هۆرمۆنی کۆرتیزۆنی بەرز دەبێتەوە بەرزبوونەوەی هۆرمۆنی کۆرتیزۆن کاریگەرێکی زۆری هەیە لەسەر دروستبوونی تەشەنوجاتی عەزەڵی کە شخصەکە لە دایمەن لە سترێس دەمێنێتەوە لە سترێس ماوە ئەو عەزەڵاتانی پشتی بە تایبەتی عەزەڵاتی سەرەوەی پشت بۆ نمونە ئەو عەزەڵات بینی دەفەی شانەکان و عەزەڵاتەکانی مل ئەوانە زیاتر تەشەنوج زۆر زیاتر دەکات بەس برێ وەکو تەسیراتی سترێس لەسەر خوارەوەی پشت ئەوە کەمترە زۆر چاکە کاک دکتۆر نەخۆش زۆر جار ئەبیستین ئەڵێ دیسکم هەیە ئەم دیسکم هەیە یعنی چی؟ ئەو دیسکە بریتە لە ئەو مادە کڕکراگەی باسمان کرد لە ئەناتۆمیەکەی ئەو مادە کڕکراگەیە لە بینی فەقەرەکان هەیە لە کاتی هەڵگرتنی شتی قۆرس ئەو کڕکراگەیە دەردەپەڕی دێتە دەرێ زەخت لەسەر دەمارەکەی دەکات ئەو نەخۆشش ئازاری لۆ دروست دەبی ئازاری قاچی لۆ دروست دەبی سەربوونی لۆ دروست دەبی ئازاری پشتی لۆ دروست دەبی ئەوە سەبەبی ئەو دیسکەیە کە مشکلە لۆ دروست دەکات.
زۆر چاکە کاک دکتۆر چ نەخۆشێکی تری بڕبڕی پشت هەیە کە بە هەمان شێوە ئەبێتەوەی ئازاری پشت جگە لە دیسک؟ هەندێک نەخۆشی دی هەیە بۆ نمونە ڕۆماتیزمی پشت پێدرێن ئەنکیلۆزینگ سپۆندیلایتس، هەروە خواری پشت، سکۆلیۆسس، کایفۆسس، ئەوانە ینی خواردبوونی پشت و نەرم چڕی کەمبوونەوەی چڕی ئێسکی پشت کە پێدرێن سۆفان و ئەوانە ئازاری پشت دروست دەکەن. زۆر باشە کاک دکتۆر، ڕەت فلاگەکان یان ئاڵا سوورەکان یان با بڵێن نیشانە مەترسیدارەکان لە ئازاری پشتا چین کە پێویستە نەخۆش ئیهمالیان نەکات، پشتگوێیان نەخات، سەردانی پسپۆڕێکی وەکو ئێوە بکات. ڕێت فلاگەکان چییە؟ مەسەڵەن زۆر جار نەخۆش مشکلی ئینزیلاقی دروست دەبێتن. ڕێت فلاگەکان بریتە لە بێهێزبوونی ماسولکە مەسڵ ویکنسیانە دروست دەبی و لە دەستدانی کۆنتترۆلی میزی پیسایی ئەوانە تاسیری زۆری هەیە و نەخۆش دەگاتە حەدی ئەوەی کە چەند جارێک 4 هەتا 6 هەفتە عیلاجی وەردەگری ئیسفادە ناکە بێگومان دەبی کە ئیسفادە لە دەرمان نەکرد دەبی چارەسەری نەشتەرگەری پێویستی بۆ. باشە تەنها لەو نیشانە مەترسیدارانە نەخۆش پێویستەکە سەردانی ئەوە بکایان نە لە پێشووتریش ئەگەر ئازاری پشتی هەبێ باشتر وایە سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. یعنی ئەوان ئەو کاتانی کە سەردانی نەخۆش پزیشک دەکا مەسە بۆ نمونە ئازارەکە دایمەن مشکلی لەو نەخۆشەکە دروست کردیە، یعنی دەبینی فترێکی زۆرە ئازاری لۆ دروست بە ئەکید، یعنی چەند ڕۆژێک ژانت هەبیتن و نەخۆش زۆربەی ئەهەمیەت وەرناگری، بەس کە مدەکەی تێپەڕی بۆ نمونە ئەمە مدەکمان هەیە ئازاری بە قووەت نەخۆشکە قفل دەبی ناتوانی بڕوە ئەوە دەکا سەردانی پزیشک بکە. بۆ نمونە ئازاری پشتی هەیە و لاقسەربوونی لەگەرە و ژانەکە دێتە خواری، ئەوانە وا دەکا سەردانمان بکاتون و ئەمە چارەسەر پێویستی بۆ. زۆر چاکە کاک دکتۆر، دوای ئەوەی کە نەخۆش هاتە لای ئێوە ئەو پشکنینانە چیە کە ئێوە ئەنجامی ئەدەن بۆ دەستنیشانکردنی هۆکاری ئازاری پشتەکە؟ پێش پشکنینەکان ئەوە لە ڕێگەی هیستری تێکینگۆ پرسیار لە نەخۆشەکەی دەکەی دەربارەی ئازارەکەی چۆنە، مدەکەی کووە، ئازارەکەی قووەتەکەی کووە، ئەوە لە ڕێگەی پرسیارکردن لە نەخۆشە. دوایی فەحسی دەکەی ئایا عەزڵاتەکانی زەعیف بوونی هەیە نییە، ڕێگەی فەحسی سەریری دەکەی. دواتریش کە پشکنینی بۆ نێرێنی پشکنینی مەعادتەن ئێمارایە ڕەنین لۆ دەنێرێن حەسەب ئەو ڕەنینەی لۆمان بەدیار دەکەوی ئەو ئینزیلاقا ئایا چەند دەمارەکەی گرتیا، ئایا تەنها سۆفانی هەیە، تەسکبوونەوەی دەماری هەیە، ئینسیلاقی هەیە، خزینی بڕڕەکانی هەیە، ئەوە لە ڕێگەی ئێمارای لەمان بەدەر دەکەی. زۆر باشە کاک دکتۆر، هەنە جار نەخۆش کە دێ یەکسەر خۆی لە ئەشعەیەکی تەنوریم ئەوێ ئایا پێویستە هەموو جارێک پزیشکی پسپۆڕ ئەشعەی تەنوری بنووسێ ئێمارای بنووسێت؟ هەموو کات پێویست بە ئەشعەی ڕەنین ناکە بۆ نمونە تو ئازارەکەت هەیە هەفتێک دە ڕۆژە ئەوەز یعنی لە کاتی فەحسکردنی نەخۆشیش ئەمە لەمان دەردەکەوی کە عەزڵاتەکانی دەوروبەری فەقەراتی ژانی هەیە ئەو تەشەنوجە، ئەو تەشەنوجە پێویستی بە ڕەنین نییە. لەو کاتانەی کە پێویستمان بە ئەشعەی هەیە بۆ نمونە ئازارەکەی مدەکی زۆری خەیان دەبی، ینی 4 تا 6 هەفتە زیاتر ئازاری هەبی، ئەو یەک دوو سڕبوونی لاقەکانی هەبی، ئازارەکە لە پشتی دێتە خوارێ پشڕان و بەلەچی، ئەوانە پێویستی بە ڕەنین هەیە. زۆر چاکە کاک دکتۆر، زۆر جار نەخۆش وەسفێک بۆ ئازارەکەی ئەکات. بۆ نمونە ئەڵێ ئازارەکەم لەو بەشەی پشتم ئەڵێ ئەسووتێت مەسەلەن، یا ئەڵێ ئاگریتە، یا جاری وایە ئەڵێ هەستەکەم وەکو ئەوایە کە چەقۆم لێ ئەدەن. جا پرسیارەکەم ئەوەیە تا چەند وەسفکردنی ئەم ئازارە لەلایەن نەخۆشەوە بۆ پزیشکی پسپۆڕ هاوکارە بێت لەوەی کە دەستنیشانی هۆکاری ئازارەکە بکات؟ بەڵێ قسەکردنی نەخۆش دەربارەی حاڵەتەکەی خۆی زۆر یارمەتی دەرمانە لە بۆ تەشخیصکردنی ئەو کێشەیە کە نەخۆشەکە هەیەی. بۆ نمونە کە دەرێ ئازارەکەم کە دەڵێتن ئازارەکەم زۆر قورسە دەسووتێتەوە، ئەوە دلیلی وەیە کە تەشەنوجێکی بەردەوامی هەیە، ئەو تەشەنوجە چارەسەر نەکراوە، نەخۆشەکە هەست دەکا ئەو شوێنی ئازارەکە وەکو سوتانەوەکی لێدە. بەڵام نەوە ئازارێکی دی هەیە ئازارەکە مثل لە پشتی دێتە حەوزی، دێتە پژڕانی، دێتە بەلەچی، ئەوانە پێدەرێن ئازاری ئینزیلاقی. جاروێ نەخۆش ئازاری بەلەچی هەیە، تەنها دەرێت دکتۆر دەڕۆم لە ڕۆیشتنەکان بەلەکەم تون دەبی، ماندی دەبم، ئەوە یعنی ئاڕازی تەسکبوونەوەی دەمارەکانە. یعنی ئەمە ئاڕازی ئینزیلاقمان جیاوازە، ئاڕازی تەسکبوونەوەی دەمارمان جیاوازە،
ئەو عرازی تەنها پشتی ئێشان کە بەسەبی سەوفان و بەسەبی تەشەنج دروست دەبی ئەوانە هەمووی علامات و عرازی خۆی هەیە دەتوانین ئەمە پۆڵێنی بکەین جدا بکەینەوە. زۆر چاکە. سەبارەت بە چارەسەریەکان بۆ ئازاری پشت چەند کەتەگۆری چارەسەریمان هەیە، چەند کۆمەڵی چارەسەری چەند کەتەگۆریەکمان هەیە بۆ نمونە چارەسەری دەرمانی، چارەسەری سروشتی، چارەسەری نەشتەرگەری و لێ چارەسەریەکان گرنگترین بەشی چارەسەری سروشتیە. بۆ نمونە تۆ عیلاجی دەدەی نەخۆشەکی پێویستی بەوەیە هەم عیلاجەکەی وەگەری هەم چارەسەری سروشتەکەش وەگری لۆی زیاتری استفادە بکە. بێگومان یعنی چارەسەری سروشتی تەواکەری یەکدینە لەگەر وەرگرتنی دەرمانەکان. ئەمە دەرمان عیلاج و چارەسەری سروشتی لەمانی 4 هەتا 6 هەفتە لەو نەخۆش بەکاردێنیت. ئەگەر ئەوە ئیسفادە لێ نەکرد ئەو کاتی دەچینە سەر کەتەگۆری ئینڤیزیڤ پێ دەڵێن نەشتەرگەری کە ئیسفادە نەکرد دوای دێنە سەر یعنی عملیات. باشە کاک دکتۆر، زۆر جار نەخۆش دەرمان وەرەگرێت لە دەرمانخانە. بۆ نمونە ئەو دەرمانانەی کە تەشەنوجاتی ماسوولکە کەمەکەنەوە و خاویەکەنەوە تا چەند مهمە بۆ چارەسەرکردنی ئازاری پشت و پێویستەکە نەخۆشەر لە خۆی و بڕوا دەرمانەکە وەرگریا و باشترە کە ڕاوێژی پزیشکی پسپۆڕی لەگەڵا بێت. بڵێ هەر دەرمان وەرگرتنەک پێویستە بەڕاستی دکتۆر بی. ئەو دکتۆرە کە حیسابی ئەو دەرمانانە دەکاتن پێویستە ڕەچاوی نەخۆشکەش بکە. بۆ نمونە تو دەرمانی عیلاجی مسەکیناتی دەدێ مشکلەی مەعیدەی هەیە نەخۆشکە، کێشەی پاڵەپەستووی خوێنی هەیە، ئەو دەرمانە نابێت لە ماوەی زۆر وەرگری و دەرمانەکانش عاتەن مسەکیناتە و خاوکەرەوەی عاجڵاتەکانە ئەوانە دەتوانین وەرگری لە خلالی چارەسەریەکان. زۆر باشە. باسی چارەسەری سروشتیتان کرد. چارەسەری سروشتی ڕۆڵی چییە لە چارەسەرکردنی ئازاری پشت و لە چ قۆناغێکە نەخۆش ئەتوانێت سوودی تەواوی لێ ببینێ؟ ئەمە کاتێککە وەکو باسمان کرد کە عیلاجی دەرمانی لۆ نەخۆش دەنووسین باشترە چارەسەری سروشتیش وەرگریتن. زۆر نەخۆشی دەرێ دکتۆرم پێم ناکرێ مەسەلەن ئەمن ماڵم دوورە سنتەری چارەسەری سروشتی لە من دوورە ڕێنمای ئەو نەخۆشی دەکەن عاتن کە دەرمان وەردەگری پێویستە ئیسراحەتیش بکە. زۆر نەخۆشیە دێتەوە لامادەی دکتۆر وڵا باش نەبوویمە، بەڵام لە کاتێکدا ئەو دەرمانی زۆرەگری ئیشیش دەکا بەردەوامی خۆی هیلاک دەکات دەبێت هۆی تەشەنوجی عەضڵاتی پشت تەمان ئیسفادە لە چارەسەریەکان ناکە. بێگومان عیلاج وەرگرتن و لەگەر چارەسەری سروشتی دووشتی تەواکەری یەکدینە، یعنی زیاتر نەخۆش ئیسفادە دەکا و مدەی چارەسەرەکەی کەمتر دەکاتەوە نەخۆش زووتر ئیسفادە لێ دەکا و ئازاری نامینی. بەهێزکردنی ماسوولکەکان تا چەند ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی ئازاری پشت یا ئەسڵەن لە چۆنەڵی خۆپاراستن لەوەی کە تووشی ئازاری پشت ببێ؟ بەهێزکردنی ماسوولکە بێگومان تاسیرێکی زۆری هەیە، چونکە بڕبڕی پشت عادەتەن مەجموعە عەضڵاتێکی لە پشتی و مەجموعە عەضڵاتێکی لە پێشی. ئەو عەضڵاتانت کە بە قوت کرد لە ڕێگەی ریاضە، لە ڕێگەی چارەسەری سروشتی، لە ڕێگەی ئەو وەرزشانی کە دەتوانانی هەندێک وەرزشی دەتوانین لە ماڵەوە بیکەی لە ماڵەوە کە کردێت ئەو ماسوولکانە عادەتەن بە قوت دەکەی کە ماسوولکان بە قوت کرد عادەتەن ئەو ماسوولکانە دەبتە یعنی پاڵپشتێکی زۆر بەهێز بۆ بڕبڕەکانی پشتەی پارێزی لە تەشەنوجاتی بەردەوام دەی پارێزی لە ئیزیلاق، یعنی وەکو ئینسانێکی ئەتیادی نییە مەسەلەن عەضڵاتەکانی پشتی زەعیف بی و ئەدنا حرەکەی بکات تووشی تەشەنوج بی، ئەدنا حرەکەی بکات تووشی ئینزیلاق بی، هەم ئەو عەضڵاتە پاڵپشتێکی باشە لەبۆ بڕبڕەکە. زۆر چاکە کاک دکتۆر. بابەتی دەرزی لێدان کەم تا زۆر گۆمان لە نەخۆشە بێت مەسەلەن ئەڵێ دەرزیم لە پشتمدا، ئەم دەرزی لێدانە لە چ حاڵەتێکە سوودی ئەبێت و بۆ چ حاڵەتێکیش بەکارهێنرێ؟ بەڵێ ئەو نەخۆشانێکە عاتەن ئازاری پشتیان هەیە بە تەنها، یعنی ڕادیکولەرپێنیان نییە، مەسەلەن هەندێک نەخۆشیە لاقشی لەگە ئەژان دەکاتن و ئینزیلاقەکی زۆری نییە، جومگەکانی پشتۆی بۆ نمونە و جومگانی پشتۆی کاستور دەبیتن، ئەوانە زیاتر ئیسفادە لە دەرزی لێدن. ئەو دەرزیانە مادەی ستیرۆیدیە، هاوکردنەکان کەم دەکاتەوە کە هاوکردنەکان کەم بووە ئەو ئەستوربینە سەر دەمارەکانی پشت کەم دەکاتەوە ژانیان باش دەبێت. عادەتەن 4 هەتا 6 مانگ ئیسفادە لێ دەکەن. ئەو زیاتر بەەوە نەخۆشانەیە عادەتەن ئەوانی کە زۆر ناتوانن دەرمان بەکاربیێنی بەهۆی کێشەی مەعیدە، کێشەی پاڵەپەستوی خوێن، ئەوانەی کە کێشەی مەعیدەیان زۆربی عادەتەن ئەمە دەرزیان لە بەکاردێنین ئەو دەرزیش مدەکی زۆر نەخۆشەکە ئیسفادە لێ دەکات. زۆر باشە کاک دکتۆر.
ئەکرێن نەخۆش لێک کاتە هەم پێویستی بە وەرگرتنی دەرمان بێت هەمیش پێویستی بە چارەسەری سروشتی هەبێت یا بە جۆرێکی تر پرسیارەکەم بکەم ئایا دەرمان بەدیلی چارەسەری سروشتیە یاخۆ چارەسەری سروشتی بەدیلی دەرمانە چکە زۆر جار نەخۆش ئەبیستین ئەڵێت دەرمانم وەرگرتووە دەرمانەکان ئەخۆم بەڵام دکتۆر پێشنیاری چارەسەری سروشتی بۆ کردوم و توێتی ئەبێ وەریگری بەڵام جلساتەکانی چارەسەری سروشتی پشتگوێ خایە بە پێچەوانەوە ئەڵە چارەسەری سروشتیەکە ئەەکەم بەڵام دەرمان خراپە و مەسەلەن دەرمانی کیمیایی و پێویست ناکابی خۆم بە چارەسەری سروشتێکە وەرگرم و دەرمانەکە وەرنەگرم تا چەند مهمە نەخۆش بزانێت کە تەواوکاریەک هەیە لە بینی وەرگرتنی دەرمان لەگەڵ جلساتی چارەسەری سروشتی بۆی پرۆسی چارەسەرکردن نەتیجەیەکی باشتر بدات بێگومان یعنی هەر حالەتە و شێوازی چارەسەری خۆی هەیە هەندە حالەتێ مەسەلەن نەخۆشەکە تەنها ئازاری پشتی هەیە و ئازارەکە نەتیجەی دروستبوونی تەشەنوزاتێکی زۆرە بێگومان ئەو لەو حالەتە پێویست بە عیلاج تەبیعی زیاتر دەبێت لە دەرمانەکە و جاری واشەیە مەسەلەن کە ئینزیلاقی هەیە یان تەسکبوونەوەی دەماری هەیە و لەگەڵەوی چارەسەر ئەوەی تەشەنوزەکی بەقۆتی هەیە لەو کاتێ هەردووک دەبی کۆمبینیشن کەی هەردووک دەبی لێک دێت چکە پڕاستی چارەسەری سروشتی لەگەر دەرمانەکان تاواکەری یەکدینە زیاتر نەخۆش ئیسفادە لێ وەردەگریت حەسەب حالەتەکەی ینی هەندێک پێویستیان بە چارەسەری سروشتی هەندێکی پێویستیان بە هەردووکانە هەندێکیان پێویستیان بە تەنها بە دەرمانە زۆر چاکە کاک دکتۆر کەی پسپۆڕی مێشک و دەمار ناچار ئەبێت پێشنیاری نەشتەرگەری بکات بۆ نەخۆش لە چ حاڵەتێکا و لە چ قۆناغێکی ئازاری پشت باسمان کرد کە مدەی بەکارهێنانی دەرمان و عیلاج تەبیعی و ئیستراحەت کە 4 تا 6 هەفتەی تێپەڕ کرد ئیستفادەی نەکرد نەخۆشەکە ئەو کراتریانێت تێدا بکە نەشتەرگەری پێویستە بێگومان نەشتەرگەری بۆ دەکرێت ئەو حالەتانەی کە بوویتە ئەکویت دیسک یعنی حالەتەکە ینی ئینزیلاقەی لە ئەنجامی هەڵگرتنی شتێکی ینی بە ناتەندروستی هەڵگرتیا بوویتە ئینزیلاقە تەواو دەمارەکانی گرتیا ئەوە دەبێتە هۆی یان پێویستی بە نەشتەرگەری دەبێت لە حالەتە چی دیژ ئەوەیە کە بێهێزبوونی ماسوولەکان پێویستی بە نەشتەرگەری هەیە تەمانە تو نەشتەرگەری نەکە ئەو ماسوولکە زیاتر بێهێز دەبێتون لە کار دەکەوێت و حالەتە چی دیشەیە لە دەستدانی میز و پیسایی پێدەنی کۆدای کواینا یان کۆنەزمی دولارز ئەو حالەتانە پێویستە نەشتەرگەری ینی وەکو فریاکەت ینی وەکو نەشتەرگەریی خێرای لۆ بکرێت لەوەی چارەسەری بکەیت باشە کاک دکتۆر ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەری بڕبڕی پشت بە چ پێوەرێک دیاری ئەکرێت ینی سەرکەوتنی نەشتەرگەری یعنی چۆن مەسەلەن نەخۆشێکی بڕبڕی پشت نەشتەرگەری بۆ ئەکرێت و نەشتەرگەریەکە سەرکەوتو ئەبێت چ پێوەرێکی ئەگەر لە نەشتەرگەریەکەیە مەسەلەن لە دوای نەشتەرگەریەکە نەخۆش ئازاری کەم ئەبێتەوە یا چییە بابەتەکان کەوا ئەکەن بڵێ ئەم نەشتەرگەریە سەرکەوتو بووە ینی عاتەن ئەو نەخۆشانێک کە ڕادیکولەر پێینیان هەیە ئەوانەی ینی زۆر نەخۆشیە تەنها لاقی دێشی بەهۆی دروستبوونی ئینزیلاق ئەوانە زیاتر ئیسفادە لە نەشتەرگەری دەکەن و ڕێژەی سەرکەوتن لە نەشتەرگەری زۆرە بەڵام هەندێکیان هەیە مەسەلەن ئیلتیهابی جونگەکانی پشتیان هەیە مەسەلەن ڕۆماتیزمی پشتیان هەیە و زایدەن ئینزیلاقیان هەیە ینی ئەکید لاقیشانەکەیان باش دەبێت سەرکەوتنی باش هەیە لە نەتیجەی عملیاتەکە بەڵام لە وەکو ئازاری پشت ئەوانە لەوانەیە هەندێکیان ببینێت زۆر باشە ئەگەر لە بابەتی نەشتەرگەریە بمێنینەوە ینی هەر لە چواردەوری ئەو بابەتە مەترسیەکانی نەشتەرگەری پشت یا کاریگەریە لاوەکیەکانی چین کەوا لە نەخۆشەکان زۆر جار سڵ بکاتەوە لەوەی کە نەشتەرگەری بکات لە کاتێکا پێویستیشی پێیەتی بێگومان هەمون ینی هەر نەشتەرگەریەک ماکەکانی دوای عملیاتی هەیە و کێشە مەشاکلی خۆی هەیە و نەشتەرگەری پشتیش بەدەر نییە لەو ماکانی کە دوای عملیات دروست دەبی بەس ئەغلبیان ینی زۆربیان ینی نەتیجەشی باشی دەبیتن لە دوای عملیات بەس ینی نسبەتشی خوتوڕە هەر تێدایە بۆ من لە ستا 5 ئەو برینەی کە تو عملیات لێکرد بینەکە لە ستا 5 لەوانەیە بتە ئیلتیهابات لەوانەیە ئەزیەتی دەمارەکان دروستبی لەوانەیە نەخۆش 4 هەتا 6 هەفتە 2 مانگ ئازاری پشتی هەر دەمینێ فترەی دەوێتن هەتا ئەو ئینفلامیشن ئەو هەوکردنا کەم بیتەوە لە پشتی ئەو دوایە ئازارەکەی کەم بیتەوە زۆر چاکە لە دوای نەشتەرگەری نەخۆش پێویستە چی بکات و چی ناکات ئێوەکو پزیشکی پسپۆر ڕەنماییتان چیە بۆ ئەو نەخۆشانەی کە نەشتەرگەری بۆ ڕۆی پشت ئەنجامەدەن بێگومان ینی هەر نەشتەرگەریەک ینی ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوانی کە پلاتینی دادنێن جیاوازە ئەوانی کە خایەکردنەوەی فەقراتی دەکەن جیاوازە ئەوانی کە دیسکەکەی لا دەبن جیاوازە بەس بەعام ینی
نەخۆش کە عملیاتی کرد عادەتەن دوای عملیات لەسەر پشت دەبی تا بەیانی دوای ڕۆژی دووەمی عملیات عادەتەن کەمکەمە پیاسی دەکات زۆر نابی زەخت دەخۆی بکە نابی زۆر خۆی هیلاکە دوای چەند ڕۆژێک سەبر دەبی ئەو جوولەی ناوماڵ ڕۆژانە زیاد کاتن هەتا مەسەلەن دەگاتە حەدی 2 هەفتە داواکانی لۆ دەردێنین کە دەگاتە 4 هەتا 3 مانگ و هەندێک دایمەن ئەوە پاش 3 مانگەکەی دەتانی بگەڕێتەوە سەر کاری ئاسایی خۆی. زۆر باشە کاک دکتۆر لە دوای نەشتەرگەری نەخۆش پێویستی بە چارەسەری سروشتی هەیە یان لە پێش نەشتەرگەری؟ دوای نەشتەرگەری عادەتەن ئەو نەخۆشانێک کە ئازاری زۆریان هەیە زۆر نەخۆشمان هەیە دوای نەشتەرگەری تووشی تەشەنجات دەبێتن بێگومان لەو حاڵەتەی پێویستی بە چارەسەری سروشتی هەیە بەڵام ئەمە دوای نەشتەرگەری لە بۆ نەخۆشەکان عادەتەن ئازار شوێنەکان بەکاردێنین و نەخۆش عادەتەن مشکلیان نابی بەس کەمیان هەیەکەوەی تووشی تەشەنجات دەبێت پێویستیان بە عیلاجدەوێت. زۆر باشە کاک دکتۆر چۆن خۆمان بپارێزین؟ ڕاستە ئەمە باسی هۆکارەکانمان کرد باسی چارەسەریەکانمان کرد بەڵام چەند خاڵێک پێش ئەوە ئەسڵەن نەبوو ئەوەی تووشی چارەسەری دەرمانی ببین نەبوو ئەوەی تووشی چارەسەری سروشتی و نەشتەرگەری ببین چۆن ڕێنمایی نەخۆش بکەین بۆەوەی کە خۆی بپارێزێت ئەسڵەن لە تووش بوون بە ئازاری پشت. ئەو ڕێنمایانەی کە بۆی تووشی ئازاری پشت دەبین ئەوەیە کە شێوازی ژیانی تەندروستە بۆ نمونە نەخۆش هەر کەسێک کە ئازاری پشتی هەیە دەبی حەسب ئیشەکەی گۆڕانکاری بەسەدادێ بۆ نمونە سایق تەکسیە دەبی ئاگاداری خۆی بۆ ماوەکی زۆرە ناو شوێنەکەی خۆی نەمینێتەوە ئەو کەسێک کە ئیشی مەکتەبی هەیە کۆمپیوتەری بەکاردێنی ماوەکی زۆر درێژ لەسەر کورسی دادەنیشی پێویستە ناوەناوی ئیسراحەت بداتە خۆی و تەمارینی سترێچ و ڕاکێشانی ماسکوەکان بکاتن و کورسێک کەشی دەبی ئێرگۆنۆمیک بیتون و لەوەی بەقیتی دابنیشی و ئازاری پشتی لۆ دروست دەبی ئەو کەسانی کە مەسەڵەن عمریان گەورەیە ئەو چڕی ئێسچیان کەمە دەبی زۆر ئاگاداری خۆیان بن لە بەربوونەوە لە حرەکەی فوجایی چکە ئەوانی مەشاکلیوان چارەسەری زەحمەتترە و دابەزاندنی چێش یەک لە ئەو کارەکانە کە ئەتوو دوور بکەوێت لە چارەسەر ئازاری پشت دابەزانی چێش وەرزشی ڕۆژانە ئەوانە دەبێتە هۆی بەهێزکردنی ماسکەکانی پشت ئەوانەش دەورێکی باڵیان هەیە لەوە ئەوەی تووشی ئازاری پشت نەبی. زۆر چاکە کات دکتۆر لە کاتی خەوتن با بڵین پاڵکەوتن و ئیسراحەتکردن نەخۆش ئەبێت چۆن مەسەلەن پاڵ بکەوێت چۆن خۆی بپارێزێت خەوتن لەسەر لاتەنیشت باشترە لەسەر پشت باشترە لەسەر دەم باشە کامیان یعنی بۆی کەسەکە تووشی ئازاری پشت نەبێ ئەگەر هەی بێ بۆی خراپتر نەبێ پێویستە ڕێنمایی ئەو شتە وەربگرێت یا ڕەچاوی ئەو بابەتە بکات. ئەو وەزعەتی کە لە بۆ فەقەراتی باشە عادەتەن لە تەنیشتەکان زۆر باشە دانانی بالیف لە بینی چۆکەکان ئەگەر لەسەر پشتیش پاڵێت داوە عادەتەن دەبی بالیفێکی کچکە لە خواروی پشتت بیتون و بالیفەشی لە بن چۆکت بیتن نابیت لەسەر دە و بەڕاستی زۆر باش نیە لە بۆ فەقەراتەکانی پشت. زۆر باشە ئەی کاک دکتۆر نەخۆش هەنێک با بڵین بیر و ڕاهەیە لە ناو خەڵکیان نەخۆش زۆر جار باسی ئەکادێکێک لەوانە ئەڵێ ئەگەر ئینزیلاقی پشتت هەبێ یان نەخۆشیێک لە نەخۆشیەکانی پشتت هەبەوە باشتر تەنها پشوو بدەی جوڵەکەم بکەیتەوە زۆر چۆنەڵی چالاکی ئاسایش ئەنجام نەدەی ئەمە تا چەند دروستە؟ بێگومان هەر حالەتە و ڕێنمایی تایبەتی خۆی دەوێت بۆ نمونە ئەو کەسانی کە ئیلتیهاباتی کرکڕاگەی پشتیان هەیە ئیلتیهاباتی دیسکیان هەیە بێگومان هەر حرەکەک هەر جوولەیەک ژانی زۆر لە پشتی دروست دەکات لەو حالەتەی جوولەکردن لە بۆ نەخۆشەکەی خراپە لە بەروی ئازاری لۆ دروست دەبێت ئەو هەوکردنە لە ئەنجامی میکرۆب پیا دەبیتن ئەو نەخۆشە دەبی بە بەردەوام لەسەر پشت بیتن هەتا چارەسەری پێی زۆر دەگری ئازاری کەم دەبتەوە بەڵام بەهۆم حالەتێک نا هەندێک حالەت هەیە مەسەلەن ئازاری پشتیش خەفیفی هەیە عادی دەتانی جوولەی بکات دەتانی ئیسراحەت بداتە خۆی یان بەس لە نەخۆشێک لەو نەخۆشێک جیاواز دەبی ئەو حالەت. کاک دکتۆر نوێترین شێواز لە نەشتەرگەری ئازاری پشت کە کەمترین ماکی دوای نەشتەرگەری هەبێت و ڕێژەی سەرکەوتنەکەی بەرزتر بێت چ جۆرەکە؟ تەکنیکی نوێی هاتیە ئێستا مەسەلەن پێشتر مەسەلەن ئێستا عادەتەن کردنەوەیە کردنەوەی برینەکەیە و لابردننی ئێسکی زیاترە بەڵام ئەو تەکنیکە نوێیانە بە ڕێگەی نازوڕە لە ڕێگەی برینەکی 1 سانتیمی دەچێ ژۆرێ کەمە کێسکی لا دەبێت و دەتوانێت
ئینزیلاقەکە لا بێ و بەڕێگەی مایکرۆسکۆپیشە دەتوانی مەسەلەن برینەکی گچکە لۆ نەخۆشکە دروست دەکەی و ئیشەکەی لە ڕێی ئەو برینە گچکەوە چارەسەری نەشتەرگەریەکەی ئەنجام دەدرێت بەڵام ئەو نەشتەرگەریەی کە بەو تەکنیکە نوێ دەکرێت چ جیاوازی چیە لەگەر قەدیمەکەی بێگومان پاش عملیاتی ئازاری کەمتر دەبی نەخۆشکە زووتر دەتوانی هەستی تۆ پیاسی بکە بجوولێتن و حرەکەی زیاتری پێ دەکەی لەوەی کە ئەو نەشتەرگەری تەقلی دەکەی کە لە ڕێی برینەکی گەورە دروست دەکەی لە نەخۆشی ئەوە ئیسفادی زیاتر و نەخۆشکی هەم چارەسەریەکەی سەریعتر و هەم ئازارێکی دوای نەشتەرگەری کەمتر دەبێتەوە. زۆر چاکە کاک دکتۆر دوای پەیامتان بۆ بینەرانی چارەخانە چییە بۆ پارێزگاریکردن لە تەندروستی پشتیان؟ وڵی دوای پێیام ئەوەیە بۆ بینەرانمان ئەوەیە کە شێوازی ژیانی تەندروست زۆر 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 مهمە ئەو لایفستایلی کە کەسەکە هەیتی لە چۆنێتی بەکارهێنانی ماسوەکانی پشت دەبی زۆر زۆر ئاگاداربی بۆ نمونە ئەو کەسانی کە شتی قڕس هەردەگرن نابی خۆیان بچەمێنەوە دەبی چۆکەکانیان بنوشتێنەوە پشتیان ڕاستبی یا ئەو کەسانی کە دانیشتنی زۆریان هەیە پێویستە ناوەناوی سرحەت دەنەخۆی تەمارین سترێج بکەن ئەو کەسانی کە وەزنیان زۆرە دەبی وەزنی خۆیان دابەزێنن و باشترین شتیش ئەوەیە وەرزشی ڕۆژانە هەیە ئەو وەرزشە بەستانە هەیە دەتوانانی لە یوتیوب لە شتێک لێ بدەی باگ ئەکسەرسایز هەموو وەرزشەکانی کە دەتوانین لە ماڵەوەش بکەین نەک بچێت جیم و مەسەلەن بچێت قاعەکانت و ڕاضی بکەی و دەتوانی لە ماڵەوە ئەو شتانە بکەین. زۆر چاکە کاک دکتۆر دەستان خۆش بەخوا دووبارە بەخێر بن بۆ چارەخانە ئاوادانتان کردەوە. زۆر زۆر سپاسان دەکەم دەستخۆشتان لێ دەکەین کە و دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان بەخێر بن دووبارە تەندروست بن.